سڵاو کورد 1400 ساڵە مسلمانە لە ماوەی ئەم 1400 ساڵەیە پابەندبوونی ئاینی خۆی دەرخستووە وە سەدان و هەزاران زانا و بلیمەت و سەرکردەی تا دەرکەوتووە کەچی لە ناکاو لە ماوەی چەند ساڵێکدا فۆرمێکی تر تایپێکی تر لە دینداری سیاسی سەلەفی پەیدا دەبێت هەموو ئەو گۆمە ئەشلەقێنێک کە لە ماوەی ئەم سەدان ساڵەیە کورد بەخۆیەوە بینیوە سەلەفیەت و سیاسی ئیسلامی چ گورجێکی کوشندە لە دینداری نەریتیانەی کوردان دەدەن بینەرمان. مێژووی سیاسی و ئاینی کورد بە تایبەتی لە سەدەی 1920 مێژوویەکی لێکگرێدراوە بە جۆرێک کە توخمی کێشەی سیاسی و نەتەوەیی و تێگەیشتنی کوردانە بۆ ئاین سیمای دیاری زۆربەی بزوتنەوەکان بووە. تەریقەتی قادری و نەقشبەندی کە مۆرکی کوردانەی ئاینی ئیسلام و جەخت لەسەر زوهد و عیرفان و خواپەرستی ناوەکی و خۆپارێزی دەکەن وای کردووە کورد بە درێژایی چەندین سەدا ئاینێکی نەرمونیان و لێبوردەی هەبێت. گەورە پیاوانی وەک شێخ مارفی نۆدی و مەولانا خالیدی نەقشبەندی و شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەعیدی پیران شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ مەحموودی حەفید و پێشەوە قازی محەممەد و شێخ ئەحمەدی بارزان گزارش بوون لە تێگەیشتنی کورد هەم بۆ ناسینی ئاین لە ناو سروشت و دابوونەریتی کوردەواری و هەم بۆ دۆزێکی سیاسی کە دەیەوێت پێناسەی کوردبوون بکات لە بەرامبەر ئەوی تری داگیرکەردا. هەموو نەتەوەیەک خاوەنی کەلتور و دابوو نەریتی خۆیەتی کاتێکیش دینێک دێتە ناو ئەو نەتەوەیەوە جا ئایا دینەکە نەتەوەیی بێ یاخود نێو نەتەوەیی بێ وەک ئەوەی کە مەسیحێت ئەچێتە ناو ڕۆمەوە یا ئیسلام هێتە ناو میلەتانی تری غەیرە عەرەبەوە لەم بەینەدا ئەم ئاینە ناچار دەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو تایپە نەتەوەیەی کە هەبووە و هەیە. بە هەمان شێوە کاتێک ئاین لێرەدا مەبەستمان ئیسلامە دێتە ناو مێژووی کوردەوە لە سەدان ساڵ لەوە پێشەوە ناچار دەبێت ئەو تایپەی کە لە ناو کوردەواریدا هەیە خۆی لەگەڵیدا بگونجێنێ. بۆیە ئێمە زۆر جاران ئەڵێین ئیسلامی کوردەواری یاخود ئیسلامی نەریتی لە ناو کۆمەڵگەی کوردیە ئاینێکە تایبەتە بە کوردستان خۆی یا بەگەلی کورد خۆی بەڵام مەرج نییە لە سەوابیتەکانی ئیسلام لایدا بێ. دەتوانین بڵین تایپی زاڵی ئیسلام لە ناو کوردەواریدا تایبێکی ڕوحانی عاشقانەی سۆفیانە بووە. لە دوای شۆڕشی تەکنۆلۆژی دەبینین جۆرەها تایپی تر لە ئیسلام بڵاو دەبێتەوە و غەزووی کۆمەڵگەی کوردیش دەکات. گرنگترین ئەو تایپانە یا ئەو فۆرمانە بریتین لە ئیسلامی سیاسی و ئیسلامی سەلەفی و سەلەفی جیهادی و سەلەفی ئەوەی پێڵەن علمی. پرسیاری سەرەکی ئەوەیە جیاوازی چییە لە نێوان ئیسلام بە مۆرکی کوردانە لەگەڵ ئەو جۆرە لە ئیسلام کە لە دەرەوە هەناردە دەکرێت. ئایا دەتوانین بڵێن هەموو گەل و نەتەوەکان بە پێی سروشت و ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی خۆیان فۆرمێک لە ئاینیان بەرهەمێناوە کە خاوەن تایبەتمەندی خۆیەتی؟ لەکوێدا فۆرمی عیرفانی و تەسەووفی کوردانە لەگەڵ سیاسەتدا بەیەک دەگەن؟ ئەمە تش بخەمە سەر مەسەلەی تایپەکانی ئیسلام لەمڕۆیە. ئێمە زۆر جار باس لە ئیسلامی کوردەواریەکەین کە چۆن بوو ئاشتی خواست بووە با بڵێ لەگەڵ ئیسلامی سەلەفی کە جۆرێک لە قۆرخکاری لە پاوانکاری لە خۆبەخاوەنکردنی ئیسلام و تەبەڕاکردنی غەیری خۆیان لە ئیسلام پێتوە جیاوازی لە بینی ئەم دوو چەمکە چۆن بێت. کە باز لە سەلەفیەتەکەین وەکەوەی کە نوێنەرایەتی پارادایمی نوێەکە لە معاسرە لە هاوچەرخە باسمان لەو گەنجە سەلەفیە نییە کە شەرواڵێکی کورت کردوێتەوە و ڕیشێکی هێشتوێتەوە و هەموو ئینسانێک لە ژیانە ئەزمونەکە و مافی خۆیەتی ئەزمموی جیاجیا بکە لە هەموو فۆرمەکە چۆن گەنجێک مافی هەیە کۆمونیست بێ بۆی هەیە مەسەرەن چی بێ بە هەمان شێوە باز لە بۆی هەیە ینی ئازادە ئەزمون بکە مافی ئەوەی ئازادە ئەزمون بکە و لە ڕاستیشە ئینسان لە ئەزمونکردنەکانە قۆناغە جیاجیەکان هەڵە سنگێنێەوە تێپەڕێنێ و باسکردنیشمان لە بەرامبەر ئەم فۆرمە سەلەفیە بە باسکردن بە ئیسلامی کوردەواری ڕیکلامکردن نییە بۆ جۆرێک لە پارادایمی تر بۆ جۆرێک لە فۆرم و مۆدێلی تر بەوەی کە نوقسانی نییە و نا
تەنیا وەک میتۆدی بەراوردکردن بۆ گەیشتن بە تێڕوانینێکی معریفیانە بە وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئێمە پەنابێنە بەر میتۆدی بەراوردکردن ئەبێ بەراوردی بکەین لەگەڵ چیا ئەوەی کە ئەمڕۆ هەیە لەگەڵ ئەوەی کە لە ڕابردووە بووە ئیسلام ئەوەی کە ناومانە کوردەواری بەڵێ یا بابڕین نەریتی لەگەڵ ئەم ئیسلامە سەلەفیە بریتە کە لە دوو عنوانە لە دوو تایتڵا خۆی بینیوەتەوە بریتەوە لە فۆرمە عیرفانی و متەسەوفیەکە و بریتە لە بوعدە فقهیە ئەشعریەکە کە عنوانەکەی ئەشعری بوون بووە ئوسولی ئەشعری ینی شافعی بەڵە فروعی شافعی دەم خۆش بەڵام بە دیوێکی ترە ئەم فۆرمە نوێی تر کە بریتە لە سەلەفیەت لە ڕاستیە سەلەفێت عنوانە گشتیەکەیە ئەمڕۆ خەڵکانە گەن پیانەترێت سەلەفیەکان نەخر من مەبەستم ئاراستەم تەنیا لەو خەڵکانە نییە ئەمڕۆ بە ئیسلامی سیاسیەوە چ جیهادیەکەی چ بێچەکەکەی و ئەو فۆرمەی تریش لە ئیسلام کە سەلەفی پێوترێ و ئەوان سیاسیە بەڵام بە عنوانی ئەنتی سیاسی سیاسیە ممارەسەی سیاسەتەکە بەڵام لە ڕاستیە بۆ عنوانەی کە ئەنتی سیاسیە ممارەسەی سیاست ڕێکخراویشە طبعاً ئەوی تریان سیاسیە فۆرمێکی هەیە ناچەکدارە فۆرمەکەی تریە چەکدارە بەڵام ئامانجەکە هەموو یەکە لە ڕاستیە هەموو ئەمانە لەژێر هەژمونی سەلەفێتایە کە سەلەفێت ڕەگوڕیشەکەی گەڕێتەوە بۆ حەمبەلیەت ڕەگوڕیشەکەی گەڕێتەوە بۆ حەمبەلیەت یەکێک لە دوو تایبەتمەندێتی تۆخ و پلە ئیمتیازی باڵای ئەم فۆرمە بریتی بۆ لە ڕەفزی غێری خۆی باش تۆ لە ئیمام ئەحمەدی بۆ تەنیا لە ئەحمەدی کوڕی حەنبەلە حەسرەکەی یعنی پێش دەستپێکەکە ئەوە حەنبەل مؤسسی سەلەفیەتی کە کەسی قبول نییە خۆی نەبێت سەلەفیەت بە چەند فۆرمێکی تەجدیدا ڕۆشتێتەوە مؤسسەکەی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلە منەظری یەکەمی ئیبن تەیمیەیە کە لە سەردەمی شەڕی مەغۆل و ئەمانە یەکو منەظرێک دێتە دەرەوە و بەرامبەر بەو هەجمە و بەو دژ کاری کە بەرامبەر بە عالەمی ئیسلامیاتۆتەوە ئیبن تەیمیە ئەوەسێ بەڵام قۆناغی دواتری محەممەدی کوڕی عەبدولوەهابە تا سەردەمی محەممەدی کوڕی عەبدولوەهاب حەمبەلیەت چ وەکو مەذهبێکی فقهی چ وەکو مەذهبێکی عەقیدەتی لە دەسەڵاتە نەبووە معتەزیلە بوون لە سەردەمی سێ خەلیفەی عەباسیە ئەمین و مەئمون و متەوەکل لە سەردەمی واثیق و ئەنا دەسەڵاتی نەبووە بە جۆرە لە جۆرەکان چونکە ئەسڵ ئەو مشکلەی دەسەڵاتی نەبووە لە دەسەڵاتە نەبووە و زۆربەی کێشەکانی کە ئەوترێ لەگەڵ دەسەڵاتداران نەبووە لە ڕاستی هیچ کێشێکی لەگەڵ دەسەڵاتە نەبووە کێشەی لەگەڵ فقەهاکانی ترا بووە شەڕەکانیشی کە چۆتە سجن لەسەری لەسەرەوە بووە ئیبن تەیمیە ئەبێتە منەظریەکە محەممەدی کوڕی عەبدولوەهاب بێتە منەظری دووەم بەڵام لە سەردەمی محەممەدی کوڕی عەبدولوەهابە وردە چی ڕوئەدا ڕوخانی خلافەتی عوسمانی ڕۆدا خلافەت و دەسەڵاتی ئیسلامی لەژێر دەستی تورکەکانایە عەرەبەکان ئەیانەوێ بیانگەڕنەوە بۆ خۆیان و ئینگلیزیش وعدیاونەتێ دەوڵەتێکی وحدەی عەرەبیان بۆ دروست بکە لێرەوە ئایدیای سەلەفیەت بە تەجدیدی محەممەدی کوڕی عەبدولوەهاب دێتە پێشەوە هاوکارە هاوخوانە لەگەڵ چیە لەگەڵ ئەو نەغمەی کە ئالی سعود هێنایانەتە پێشەوە بۆ دروستبوونی دەوڵەتی عەرەبی لە ئێستا سەلەفیەت خەریکە ئەبێتە دیاردە لە حاڵەتەوە ئەبێتە دیاردە هەرچەند ئەو جەماوەریەتین تا ئێستا لە کوردستانانەیە پێی بڵێ پێی خۆی کردێتەوە بەس ئیمکانیەتی ئەوەی هەیە کە جێگرەوەی ئەو ئیسلامە متەسامیحە بێ کە ئێمە ناسیمانە پێت ئەو خەسڵتانە چونکە لە سەلەفیەتە هەیە بەو مەعنا گشتی کە بەڕێزت باسیەکەی ئاین خۆی بەگشتی بۆچی مەقبولە لەبەرەوەی وەڵامی پرسیارە معقەدەکان زۆر بە سادەی ئەداتەوە میسراحەت هیچ ماندووبوونێکی ناوێ ینی بەبێ سێرچ و بەبێ فەلسەفە و بەبێ یعنی دەربارەی وجود ئەسڵی ئینسان هاتنی و ڕۆشتنی هەموو ئەمانەی من ئەینەوە إلى ئەینە وەلیماذا لە سێ دێڕا ئاین جواب بداتەوە لە سێ دێڕا تەواو خوا دروستی کردووە باشە ئەم فۆرمە ئینسان ئەم فۆرمە سادەی قبوڵە چونکە لە ئەساسە ئینسان دژی بیرکردنەوەیە سادەترین فۆرمی ئاینی بریتە لە فۆرمی سەلەفیەت
ناوی خۆی بە خۆیەوێتی ظاهریە ڕواڵەت بینە ئینسانێک ئەگەر تەنیا بە کۆمەڵک حاڵاتی ڕووکەش ببێتە مفتی بەسەر خەڵکیەوە بە دوو حەدیث و ئاەت لەبەری بکە ئەتی تەواو بۆیە ئەمڕۆ ئەبینین عالەمی ئیسلامی لە سەردەمێکە غەزالی ئینتاج کردووە لە سەردەمێکە ئیبن ڕوشدی ئینتاج کردووە ئەمڕۆ محەممەد سنەی ئینتاجەکە ئەمڕۆ محەممەد سنەی ئینتاجەکە ینی نامەوێت ناو بێنم بەڵام هەموو فۆرمەکانی تر بە جۆرە لە جۆرەکان محەممەد سنەیین زۆر طبیعیە دوو حەدیث لەبەرەکەی دوو ئاەت لەبەرەکەی وە تۆ بیتە نەک موسڵمانێکی عیارە چلوێش بەڵکو خەڵکیە خەیتە ژێر ڕێکێفی خۆتەوە بە ئاسانێت توانی تەوجیهکەی ئەو خاڵانەی کە خاڵی بنەڕەتی و جیاوازی ئەساسین یەکەم لە فۆرمی ئاینی کۆنیەوەی کە جەنابەت ناونا کوردەواری خوا مەعشوقە بەڵام لە فۆرمی ئاینی سەلەفیا خوا تۆقێنەرە خوا لە فۆرمە نەریتەکەیە خواچی مەعشوقە خەڵک خۆشێوێ خواچی مسالمە ئاشتی خوازە بەڵام لەو دینە کوردەواریە لەو ئەوەی کە جەنابەت ناونا دینی فۆرمی ئاینی نەریتی کوردەواری بە بیانەوە بۆ ئینسان ببەخشێ باشە لە سیاسیەکە بە هەمان شێوە وەک فۆرمێکی سیاسی سفادەی لێکرێت فۆرمە دێرینەکەی کێمە پێی ئاشتێنێ ناو کۆمەلگای خۆمانە کەسبکردنی دڵەکانە کەسبکردنی دڵەکانە لە فۆرمی کۆنا زۆر طبیعیە ئەدەبیاتی کۆن پڕە لە شعر پڕە لە نەقد بەڵام لە فۆرمی نوێیە نەقد بە هیچ شێوەیە قبوڵ ناکە بە هیچ شێوە قبولی ناکە کاکە من مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ تەرجەمەکەم کاک ئەحمەدی شێخ لە مەکتوبێکە ئابڕووی والی عوسمانی لە بەغابەت ئابڕووی نوێنەرەکانی دەوڵەتی ئیمپراتۆرەتی عوسمانی ئەبات کاتون باج و خەراج لە خەڵکی ئەسێنن کاک ئەحمەدی شێخ ئابڕووی والی عوسمانی ئەبات لە بەغا باشە نەقدی لێگرێت ئەو ئیسلامە نەریتیە چەندین شاعری زەخمی بەکارهێناوە ئەبم بۆرە بەرهەولێناوە ئەم شاعرانە ئێمە شعری غەزەلیان تۆ بەسەر کچە چاو کاڵ و چاوڕەشەکان و پرچ درێژەکانی کوردستانە شاعران تۆ بەسەر خوایە لەولاش شاعران تۆ بەسەر نیشتیمانە لەم ڕۆیە ئەمە نییە یانی کاک سۆران چەمکە مەرکەزیەکە تێڕوانی نەبۆ خوا لەوێ وەیە ئەخلاق ناسی زەوق ناسی واتە جوان ناسی هەموو ئەوانە لە ژێر هەژمون و کاریگەری تێڕوانینەکان بۆ خوا کاتێککە دیدی ئینسانێک مەعشوقانەیە بۆ خوا جوان بینانە سەیری دەوروبەری خۆیەکە واتە وەکو مەوجودێک سەیری لە دینە نەریتەکەشە تەنها ئیهانەیە بە ئافرەت مەحوی شعری هەیە ئیهانەیە بە ئافرەت بەڵام لە ئەدەبیاتەکە کە ئینتاجی عرفانی بۆ ئاگاداریت ئەگەر ئەزمموی عشقی عرفانی نەبووایە ئەبێت لە سەدا هەشتای ئەدەبیاتی کوردی بێنیتە دەرەوە هیچ ئینتاجێکی نەبوو مەولانا خالدی نەقشبەندی ئەو انقلابی کە دروستی ئەکات لەنێو ئەدەبیاتی کوردیە بەو عشقەیە بەوەیە کە ئەو هەموو ئەدەبیاتە ناو کورداکەوتۆ کە ئەدەبیات کاتوانین بڵێن کورد ئەدەبیاتی هەیە چیتری هەیە غیریەوە لە ڕاستیە کە شانەزی پێوە بکات تەبان لە ڕاستیە دیسان ئەیڵێمەوە ئەمە زادەی چەمکە بنەڕەتیە سەرەکیەکەیە کە تێڕوانی نەبوو تێڕوانی بۆ خوا یەکێک لەوانە مەسەلەن لە تێڕوانی نەبوو ئەفرەت کاکە ئەم ئیسلامە نوێی گیری خواردە بەدە زافرەتەوە نازانێت چی با بەسەرە نازانێت چۆن بیشارێتەوە بنای ئیسلامی سیاسی و سەلەفی ئافرەتە بڵێ گیری بڵێ لەناو تەیاری ئیسلامی سیاسیە ئەبینین مەسەلەن ئافرەت ڕۆڵێکی پێدراوە لە کاری سیاسەکە بەڵام لە ڕاستی ڕۆڵ پێدان نییە بەکارهێنانە بەداخەوە ینی ئەگیدا کارێکی زۆر باشە بۆ ڕۆڵێکی طبیعی خۆی ببینێ و بتوانێت کارابێ و بێتە پێشەوە و لەناو کۆمەڵەکە کاریگەری ئایدۆلۆژی بەکارهێنرێ سۆزی بەکارهێنرێ عاتیفی بەکارهێنێتەوە دوایی خاڵێکی تری زۆر گرنگ لە تێڕوانینە بۆ هونەر ینی لە ناو دیدە عرفانیەکە ئافرەت مشکلە نەبووە باس کراوە بۆیە ئەوە کێشە نەبووە ئایا ئەم کەسە ئەم شعرەی بۆ ئەم کەسە وتووە بۆ ئافرەتی وتووە یا بۆ خوای وتووە ئەم پرسیارانە نەکراوە باشە ئەم گومانە نەبراوە ئاینی نوێ پڕە لە گومانی خراپ پاش سەرهەڵدانی بە جیهانی بوون و کرانەوەی کوردستان بەڕووی جیهاندا فۆرمی ئاینداری لە ناو کوردەواریدا گۆڕانکاری بەسەردا هاتووە. کورد لە ڕووی معریفی و زانستی و ئاینی توانای ئەوەی هەیە خۆی لە بەردەم شەپۆلی تێگەیشتنی ئاینی بە ڕوانگەی میسری و تورکی و سعودی بگرێت. تا
بداەتی نەوەدەکان ئاینداری لە کۆمەڵگەی کوردەوەرە ئاینداریشی تەقلیدی کۆمەڵاتی بوو. لە دوای ئەوە هەستەکەی وردە ئیسلامێکی تر ئەگەر ڕاست بێ یا تایپێکی تر لە ئیسلام هێتە ناو کۆمەڵگەی کوردەوەرە و کە پێوترێ ئیسلامی سیاسی و بە تایبەتیش جیهادی وەک بزوتنەوە دوای ئەوەش ئیخوان موسلیمین کە پێش ئەوە بوو بەڵام بزوتنەوە دیارتر بوو متەمەسیلەن بەیەگەشت و دوای ئەوەش ئیسلامی سەلەفی دەرەکەوێت ئەم تایپانە چۆن وا لە کۆمەڵگەیە بە تایبەتی کۆمەڵگەی کوردەوەرە دەرکەوت. هەموو بزوتنەوە نەتەوایەتیەکانی کورد بزوتنەوەی بوون خەڵکانێک پێڵساون کە خەڵکانێکی ئاینی بوون بەڵام چیان کردووە شۆڕشێکی نەتەوایەتیان کردووە یعنی شۆڕشێکی ئیسلامیان نەکردووە بەڵکو شۆڕشێکی نەتەواییان کردووە زۆربەی ئەم شۆڕشانە شۆڕشی ئاینی بەڵام لە ساڵ کەسانی ئاینین بەڵام شۆڕشەکە بۆ خۆی شۆڕشێکی نەتەوەییە لە چاچەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردایە بەڵام لە ساڵ 1970 لەو کاتانەیە شتێک ڕوودەدا کە شتێکی تازەیە بە نسبەتی کۆمەڵگای کوردی ئەویش بزوتنەوەیەک جوڵانەوەیەک ڕۆیە کە کاراکتەرەکانی ئاینین بەڵام پاشگیری ئیسلامیان پێوەیە وەکو ئەحزابێکی سیاسی ئیسلامی دەرەکەون ئیسلامەکەنە ئایدۆلۆژیا ئیسلام دەکەنە ئایدۆلۆژیا و دەیانەوێت ئەمانە بەشدار بن لە پرۆسەی حکومڕانیە کە دواتر سەرەتا خەباتی بووەکەن دواتر هەوڵی ئەوان بێنە سەر دەسەڵات بمبورە ئەوان ئێمانیان بە شتێکی نەتەوەی هەبووە لە ڕاستیدا ئەوان شۆڕشەکەیان دوجار واشکاوەتەوە کە شۆڕشێکی ئەوە بۆ خزمەتی نەتەوەی کردووە بۆ منە لە دژی دەسەڵاتێکی دیکتاتۆری وەکو بەحث جەنگاون بەڵام لە ڕاستیدا خۆی ئەوان ئەو کارێکە کردویانە کارێکە یعنی دینی بووە ئاینی سەرف بووە پێش نەتەوەی بوون خۆتە زانی ئێمە توانین بڵین شۆڕشی نەتەوەیمانەیە ئەنجا ئاینی بەڵام ئەمان ئاینی بوون ئەنجا نەتەوەی یعنی تقریبا پێچوانێ بوو من حەزەکەم لێرەدا یەکێک لەو تیۆرانە وەرگرم کە کۆمەڵناسی کاری لەسەرەکە کۆمەڵناسێکی گەورەی ئەمریکیمانێ بە ئەسڵ نەمساییە بەنای پیتەر بێرگەر تیۆرەیەکی هەیە ڕاستی تیۆرەی پیتەر بێرگەر بۆ ئەو چوونەناوەی مۆدێرنەیە بۆ ناو ئەو کۆمەلگانی کە کۆمەلگای تەقلیدی ئەو پێی وایە پیتەر بێرگەر تیۆرەکەی لەسەر بنەمایەدا دەڕژێت دەڵێ هەموو فیکرێک ئایدۆلۆژیایە کاتێ دێتە ناو میلەتێکەوە دێتە ناو نەتەوەیەکەوە دێتە ناو کۆمەلگایەکەوە یان بنیادی کۆمەڵایەتەوە بەر بۆشایی ناکەوێت هەڵبەتە بەر چی ئەکەوێت بەر ئەو فیکرانە ئەکەوێت بەر ئەو هزرانە ئەکەوێت کە لە پێشترە ڕیشیانەیە لە ناوەم کۆمەلگایە ئەو مەوجوداتان بەڵێ ئەو مەوجوداتانەی کە هەیە ئیسلامی سیاسی کاتێ ویستی بێتە ناو کۆمەلگای کوردیەوە خۆتەزانی مۆدێلێکی یان میسری یان پاکستانیە یان تورکیە ئیسلامی سیاسی یان ئەحزابی ئیسلامی وانە یعنی لەم سێ کوچکەوەیەوە سەرچاوی وەرگرتووە کاتێ ویستی بێتە ناو بنیادی کۆمەلگای کوردیەوە ڕاستەخۆ بەرچێکەوت ڕاستەخۆ بەر ئەو توراسە ئیمانیە یان کوردەواریە کەوت کە پێوترا تەریقەت کە پێوترا قادرەکان یان نەخشەکان بەر ئەوان کەوت بە بڕای پیتەر بێرگەر کاتێ بەر ئەوانەکەوێت ئەم مۆدێلە تازە کاتێ بەر مۆدێلێکی کۆن ئەکەوێت طبعا محافزکار دروستەوێت بەر حرکاتی نەتەوەی ناکەوێت بەتەڵنیاییەوە ئوستاز من یەکەمتا بە تەریقەت دەسم پێ جاویستم باس لەوان کە تەریقەت وەکو هێزێکی باو لە ناو کۆمەلگای کوردی وەکو هێزێکی کۆمەڵایەتی گەورە خۆت زانی قادرەکان و نەخشەکان بۆ چەندین ساڵ لە ناو کۆمەلگای کوردیە تا ڕادەیەکیش قادرەکان نزیک بوون لە دەسەڵاتەوە لە ناو کۆمەلگای بوون بەر ئەمان کەوتووە ئەمان وەکو هێزێکی محافزکار دژی ئەم مۆدێلە نوێ دەجەنگن ئەم مۆدێلە نوێ پێویستی بەچیە لە ڕوای بیگەرەوە پێویستی بۆیە دانپێدانان وەربگرێ پێویستی بۆیە ئیقرارێکی زەینی شەرعیەت وەرگرێ بستە شەرعەتێکی عینی و زەینی وەربگرێ لەلایەن چیەوە لەلایەن ئەو هێزانەوە بەڵام ئیسلامی سیاسی نەیتوانی ئەم شەرعەتە وەربگرێت بۆ پرسیارەکە لەمەیە بۆ نەیتوانی ئەم شەرعەتە وەربگرێت یەکەم کارەکانی کە دەستی پێکرد گاڵتەکردن بە شێخ گاڵتەکردن بە تەنانەت بە مەلا بە شێوازی نوێژی کوردی و نوێژەی کە خەڵک ڕاتبوو لەگەڵی ئەوان مشکلیان لەوە بوو بۆ چی مەلا ناڵێوە لە داڵی نامین ناڵێوە لە داڵی نامین یعنی ئەم بەریەکەوتنە ئەگەر دیقەتت دیابێت لە 94 بۆ 95 بووە ئەو کاتانەیش زیاتر پیاوە بە تەمەنەکان ئەم ئیسلامی سیاسیان قبول نەبوو بۆ لەگەری ئەوانە پیاوی بە تەریقەت بوون ئەمە وەکو هێزێک هەر ئاینێکی کۆمەڵایەتی مەلایانەی تەقلیدیان وەرگرتووە بەڵێ
مەرجنی هەر طریقەتی بێت بەڵێ ئەمە تەریقە دۆ ڕێگای دواتر ئەو بزوتنەوە نەتەوایەتی کە ماوەی چەند ساڵە حرەکەی تەحەروری وەتانی کوردی کارەکان ئیشەکە بۆ ڕزگارکردنی کۆمەڵگای کوردی لەناو ئەمیش لەناو ئەو فەزایە بوو و بەر ئەمیش کەوت لە چی ڕوێک و بزەبت بەر ئەم کەوت خۆتە زانی کورد یەکێکە لەو میلەتانی زۆرترین جینۆسایدی بەسەرات و ئەنفالی بەسەراتەوە چیما بارانی بەسەراتەوە پێشتریش قەتڵ و عام کراوە ئەم هێزە ئیسلامیانە کە مەرجەعەکان دەگەڕێتەوە بۆ تورکیا و بۆ میسر و بۆ پاکستان نەیانتوانی بوو وەلای خەڵکی کوردی بەدەست بێنن پشتگیری بزوتنەوەی نەتەوایەتی کوردی بکەن تەنانەت فزەیەکیان نەکرد لەو هەموو کارە ساتێک کە بەسەر کووردا هاتووە بۆیە کە پیانەوتن وهابیەکان لە لای خەڵک قبول نەبوون یان پیانەوتن ئیسلامیەکان یعنی لە بنیادی کۆمەلگای کوردیان نەیانتوانی ئەو دان پێدانانە بەدەست ئوستاز بێمەسەر ئەو ئیسلامە کۆمەڵایەتیە کوردەواریە چه سیفەتێکی بینی ئەمەانی شەیپێکی هەبوو شێوازێکی هەبوو لەوە پێش باڵێ جیاوازێکی لەگەڵ ئەم ئیسلامە سیاسیە سەلەفیە ئینەوەی چەک لەو تایبەتمەندیانی کە هەیەی فرەیە دایما ئەو ئیسلامە فرەیی قبول بووە ئەو جۆرە لە مۆدێل لە ئیسلامی تەقلیدی فرەیی قبول بووە فرەیی قبول بووە بۆ نمونە کاکەیمان لەناو کۆمەلگای کوردیا کاکەی هەبووە ئەمەوەکو ئاینێکی جیاواز مەسیحی هەبووە ئیسلام هەبووە جوو هەبووە یعنی و ئەمانش پێکەوە ژیان و چەنەها ئێمە نمونەی پیاوچاکیوەکو نازانم کەریمی عەلەکە و کێوچێ ئەمانە کۆمەڵێ نمونەن لەناو کۆمەلگای کوردیا هەبووە کاک ئەحمەدی شێخ بووە نمونە کچێکی هێناوە بۆ کوڕەکەی کە کچێکی مەسیحی بووە و چەندین نمونەی تری لەم جۆرەمان هەبووە واتە فرەی یەکێک لەو خەسڵەتانە باس ئەکرێ ئەوەیە کە ئیسلامی کۆمەڵایەتی ئیسلامی تەقلیدی ئەو ئیسلامە کولتوریە طموحی سیاسی نەبووە بە ناوی دینەوە شۆڕشی نەتەوایەتی کرۆ بە ناوی نەتەوە کابرا خۆی دیندار بوو بەڵام ئیسلامی سیاسی و سەلەفی هێت ئەم ئەوا گۆڕێڵە من بە ناوی دینەوە ئێوە هەموو کافرن دەسەڵاتە ئەلمان و کافرە ئەبێ من ببم بە دەسەڵاتدار ئەمەش جۆرێک لە پێکدادان بە ناوی دینەوە دروستەکە لەگەڵ کۆمەلگەیەکی موسڵمان نشینە کە زۆربەی نائیسلامیە بە معنای سیاسی ئوستاز بێ پرسیار بکەی بۆچی لەناو کۆمەلگەیەکی زۆرینی ئیسلامی زۆرینەی سونی ئەگەر باسی کوردی باش و بکەین بۆچی ئەوان کەمینن ئەمە پرسیارەکەنیە ڕاستی ئەوان کەمینن وانە لەناو ئەبوو ئەوان زۆری نەبوون چکات پێشتر پاشخانێکی ئیسلامی دینداری بەهێز هەیە بەڵام کێشەکە چێ ئەوان مۆدێلێکیان هێناوە ئوستاز مۆدێلێک لە دینیان هێناوە کە ئەم مۆدێلە بە نیسبەتی کۆمەلگای کوردی و مۆدێلێکی بەسەرا سەپێنراوە و مامۆستا تەحسین حەمەقەری بەڵێ ینی مۆدێلەکە مۆدێلێکی فقهی شەرعیە کە ئیسلامە تەقلیدیەکە ئەمەی نەویستووە هیچ دینێک نییە لە دنیای ئوستاز ئاینێک بێت لە سیاقێکی کۆمەڵایەتی دروست بوو بێ بۆ سیاقێکی کۆمەڵایەتی ئاینن دەق و نەس نەقڵێت بۆ ڕانکاری تیا بکەیت ئەو جۆرە وەکو وتم مزگەوتەکان حوجرەکانی کۆن چی بەرهەمێناوە هەژاری هەبووە حجرەی کۆن هەژاری هەبووە هێمنی هەبووە ئێمە لە مێژووە شەرفخانی بەتیسیمان هەیە حاجی قایری کۆییمان هەیە هەموو ئەمانە نەتبینیوە هەوڵبن ببن بەسەرەوە نالیمان هەیە سالمان هەیە ئەمانە هەمووی بەرهەمی حجرە بوون بەڵام هیچیان تەموحیان نەبووە ببن بەسەرۆکی وڵاتێک ئەو پڕی شاعیرێک بوون توانیوانە تەنویری کۆمەڵایەتی بکەن تا باس لە ئەحزابی ئیسلامی ئەکرێت ئێمە باسی سەلەفیەکانیش بکەین دوای ئەوە سەلەفیەکان هەن بە تایبەتی لە دوای 2000ەکان و دەرکەوتنی سەلەفیەت وەک ڕەوتێکی کاریگەر تقریبەن لە کۆمەڵگەی کوردەواری و بە تایبەتیش لە دەڤەری سلێمانێ خۆ ئەمان لەوان وشکتر لەوان ئەگەر ئیسلامیەکان بەعزێک مجامەلەی شێخ و مەلا ئەمان هەر بەڕاستی سۆفی بە مشتیکە زانن دەروێش بە کافرە زانن ئەوە ئێمە مانان هەر لێ بووینەتەوە ئیتر ئەم قوبوریە ئەوەیە ئەی ئەمانە چۆن ئەتوانن لەناو ئەم کۆمەڵگەیە ئەنجا کۆمەڵگەیە کۆمەڵێ سروت و تقوسی خوان لە جۆری جل لە جۆری ڕیش لە جۆری میقات هەمووی غەریبە بەم کۆمەڵگەی یعنی ئەوەتەی کورد ئیسلام خۆی ڕاهێنا لەگەڵ نەورۆزە نەک نەورۆز خۆی ڕاهێنا لەگەڵ ئیسلام باس ئەوش بکەین عفو بکەن جا ئەم طبعا حاجی تۆفیق خۆی پیاژم تەدەین و حاجیش بووە بەڵێ پیرەمێرد بەڵێ وا بووە کێشەکە لە چیە ئەوەی کە باسمان کرد ئێمە باسی ئیسلامی سیاسیمان کرد یان ئەو مۆدێلەمان کرد لە ئیسلام کە ئەیانەوێت بگەن بە حکومڕانی
کێشەکە لە چیدایە ئەمان ئەگەر باوەڕیان بەوە هەبوو بێت کە دیموکراسی وەکو ئامڕازێک بەکار بێنن بۆ گەشتنە حکم هەرچەندە من باوەڕمایە ئیسلامی سیاسی باوەڕی بە دیموکراسی نییە وەکو پرەنسیب وەکو فەلسەفەیەک وەکو پەیژە باوە بەڵێ وەکو پەیژەیەک بەکارهێنێ بۆ گەشتن بە دەسەڵات ئەسڵەن تۆ هێزێکیت کارەساتەکە قوڵترەکا کە ناوی سەلەفیە ئەم هێزێک کە ناوی سەلەفیە کارەساتەکە ئەوەندەی تر قوڵتر ئەکاتەوە ئەم دی ئەسڵەن باوەڕشی بە ئامڕازێک نیە وەکو دیموکراسی ئاین دەتوانێت ببێتە هۆکارێکی گرنگی یەکانگیری کۆمەڵایەتی و بەهێزکردنی ڕۆحی لێبوردەیی هەر بۆیە دەبێ ببێتە ئاوێنەی ژیان و پەیوەندی کۆمەڵایەتی کۆمەلگا